هەمیشە هاوڵاتیان ترسی سەردانی دکتۆری ددانیان هەیە بچنە لای دکتۆری ددان لەبەر ئەوەی بۆ دانەکانیان زۆر ضرورە، بەڵام ئەوان ئەترسن لەبەر ئەوەی تووشی نەخۆشی ببن. هەنێ نەخۆشی هەیە کە ئەوان ئەترسن لەو جۆرە نەخۆشە تووشی ببن بە بۆنەی نەتەعقیمکردنی موادەکان و ئینسترومنتەکان ئەو شتانەی کە دکتۆر بەکارهێنێ لەناو عیادەکەدا. بۆ دڵنیابوونەوەی هەموو نەخۆشێک کە ئەچن سەردانی دکتۆری ددان ئەکەن، ئەتوانن هەوڵ بن ئەچنە ئەو شوێنی سەردانی ئەکەن، سەیری ژوورەکە بکەن، سەیری ئەو شوێنە بکەن کە لەکوێ دائەنیشن و چی دانراوە و چۆن تەعقیم کراوە. زۆرجار نەخۆش ترسی ئەوەی هەیە ئایا شوێنەکە پاکە، ئایا ئەو شتانەی دانراوە تەعقیم کراوە. من ئەتوانم زۆرجار بیسەلمێن و بۆیان دانم بە شێوەی پاوچێک. پاوچەکانمان شتی تایە، ئینسترومنتەکان، ئەو ئینسترومنتانە پاوچەکان خۆیان ئاوا بە تازەین، بەڵام کە ئەیانکەینە ئاوتۆکلافەوە، ئێمە شوێنی ستەریلیزاچی بە جیاواز هەمانە، ئەتوانین بیبینە ئاوتۆکلافەکە و موادەکان ئەکەینە ئەم پاوچەوانێ. ئەم پاوچە ڕەنگێکی پێوەیە، ئەو ڕەنگەش چییە؟ لێرە ئەبینرێت دوو جۆر ڕەنگی هەیە کە ئەمە کرا ئاوتۆکلافەوانێ بە هەڵمی گەرمیەکەی ڕەنگەکەی ئەگۆڕدرێ. بۆ نمونە ئەمە تەعقیم کراوە. هەموو ئینسترومنتەکان ئەبێ ئاوا لە ناو پاوچە بن بۆی کە هەر نەخۆشێک هات لەبەر چاوی نەخۆشەکە ئەم پاوچە هەڵە بچڕێ و ئەم موادانەش تەنها بۆ یەک نەخۆش بەکارهێنرێت، نەک دوو نەخۆش. بۆی ئەبێ زۆر ئاگاداری خۆمان بین، هەموو موادەکانی بەکارهێنی بە تەعقیمکردن بەکاربێنرێ بۆ هەموو نەخۆشێک و بەبێ جیاوازیکردن بۆ هەر نەخۆشێک بەکاربێنرێت. کورسی نەخۆش ئەبێ دوای هەموو نەخۆشێک و بەکارهێنانی کورسیەکە کە هەر نەخۆشێک لەسەری دانیشت و ئەبێ پاک بکرێتوانێت بە شێوازی دروستکردن و تەعقیمکردنی کورسیەکە. کورسیەکە هەنە ئینسترومنتی پێوەیە، تەرباینی پێوەیە و سۆندەیەکی پێوەیە کە ئەو سۆندەی سەکەرێکی پێوەیە ئەکرێتە دەمی نەخۆشانێ بەکارهێنێ بۆ هەڵمژینی ئاو لیکی ناودەمی نەخۆشەکە. ئەمە ئەبێ بە هەموو جۆرێک پاک بکرێتوانێ و دوای هەموو نەخۆشێکیش ئەبێ ئەم کورسێ بە شێوازێکی دروست تەعقیم بکرێت.